خراوەکان فەمەنیستەکان ئەوانی کەوا بەناوی مافی ئافرەتەوە هاتوونە قسەتەهای وەکو تۆیان لە خشتە برد ئەڵێ نابێت پیاو سالاری هەبێت ئەی چی هەبێت ئەڵێ ئەبێ ژن سالاری هەبێت یعنی ئەبێ لە ماڵەوە ژن دەسی بڕات کاکە من حەقم نییە بەسەر پەردە و چی پێڵێن سیسەم و قەنەفە و فەرشی ماڵەوە من بەڕێوبەری ماڵم هەیە دیزایانی ماڵەکەم ئەگەر خێزانم پرسم پێ بکات قسەم تێ ئەبێت ڕەئی ئەدەم بەڵام ماڵەوە ئایدی ئەوە چێشلێنان ئایدی ئەوە بەڵام ئەگەر حەزیشم لە شتێک بێت ئەڵم خاتونەکەم ئیمڕۆ حەزم بە فڵانەشتە ئەگەر توانات هەیە بۆم بکە تواناتیش نییە خۆ شەڕت لەگەڵا ناکەم باشە بەڵام ئیشی دەرەوە ئیشی پیاوە تۆ نابێت هەڵت گەڕێنەوە بە شێوازێک بێ ئەدەبی بکەی بەرامبەر بە پیاوەکەت دوو ڕۆژت پیاوەکەت بۆت خراپ بێت دوو ڕۆژت پیاوەکەت دەرت بکات سوکایەتیت پێ بکات خۆشەویستیت نەداتێ تۆ نەکبەتی بە قسەی ئەم ڕێکخراوە ناکەیت هەر یەکە لەوانە کە بوونەتە زمان حاڵی ئافرەتان بوونەتە ڕێگە پشەندەری ئافرەتان بەناو هەر یەکە لەوانە ماڵیان لێ تێک چووە خاوەن مێرد نین خاوەن یعنی کەسایەتیکی سربەخۆنین خانەوادیکی ڕێکوپێکیان نییە بۆیە دێ لە سۆشیال میدیاوە خۆی بادا ئەڵێ بە قسەی پیاوەکەت مەکە هەر کاتێ تۆ کۆیلەی پیاو نیت تۆ چۆن یعنی ڕێگە بەخۆت ئەدەی گۆرەی پیاوەکەت بشۆریت چۆن ڕێگە بەخۆت ئەدەی جلوبەرگی پیاوەکەت بشۆریت ڕێگە بەخۆت مەدە ئەوش بەشەرە تۆش بەشەریت ئەو ئیشەکە تۆش ئیشەکەیت ئەو ماندۆ بێت توش تۆ ماندۆ بیت ئەم قسانە قوڕ ئەکاتە سەرتا خاتونی بەڕێز ئەم قسانە ماڵت لێت یەک ئەدات تێگەی ئەم قسانە تۆ دروست ناکات خۆشەویستی نابەخشێ بە تۆ